ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. توانترین سڵاو ئاراستەی ئێوە بینەرانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بێدەم بەرنامەی ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە و ئێوەی بەڕێزیش دەتوانن بەشداری لەم گفتوگۆی بابەتی بەرنامە ئەمڕۆ بکەن بە ژمارە تەلەفۆنی 12 619 3062 بابەتیش مەسەلەی وەدرەنکەوتنی پێکێنانی حکوومەتی بنکە فراوانە کە نیگەرانی دروست کردووە لەسەر پرۆسەی هەڵبژارنەکان کە لە 21 مانگی نۆ بەڕێوەچوون و هەروها لەسەر پرۆسەی بەڕێوەبەری ئیداری لە هەرێمی کوردستانی عێراق. بۆ ئەمە بەستەش داوامان لە دوو ئەندامی پەرلەمان کردووە لەگەڵماندا بن. ئازادگۆران ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، مەولود باوەمراد سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان. بەڕێز ئازادگۆران ئەم کاتت باش. ئەم کاتێ ئێوە گوێگرانیش باش. زۆر سپاس بەڕێز مەولود باوەمراد ئەم کاتەی جەنابیشت باش. زۆر بەخێر بێ. ئەم کاتێ ئێوە گوێگرانی ئێوەش باش. سپاس بۆ بەڕێز. بەڕێز مەولود باوەمراد با لە لای جەنابەت ببینینەوە دوێنێ بە پێی دەنگ و باسان وا دیار بوو کە فراکسیۆنەکان لە پەرلەمان کۆبوونەوە نیگەرانیان دەربڕیوە و داوان لە لایەنە سیاسیەکان کردو کە پەلە بکەن لە پێکێنانی کابینەی هەشتەم. ئەم گفتوگویانە بە چ گەیشتن و چ بڕیارتاندا؟ لە ڕاستیات گفتوگۆکان بەرهەمی هەر ئەوە بوون کە خۆت وتی، یعنی کۆبوونەوەکانی پارلمان دواکەوتون بەهۆی دواکەوتنی گەشتە ئەنجامی پێکێنن لایەنەکان لە گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت و پێکێنانی کابینەی پارلمان کە ئەوەش بەتەبیعی چاوەڕوان نەکراوە تا ڕادێکی زۆر، بەڵام لە ڕووی مەوزوعیشە چاوەڕوان کراوە، چونکە حکوومەتی بنکە فراوان حتمما دانووسانێکی زیاتی دەوێت، حتمما ئیشکردنێکی زیاتی دەوێت، ئەوە لایەنەکان لە ڕووی ئەو استحقاق انتخابی کە هیانە پێویستیان بە گفتوگۆکردنی زیاتر لە واقعی کوردستانە کە واقعی دوو زۆنە و تراکماتێکی زۆری دوو ئیدارەی هەیە. ئێستا بەو ئاسانیە کە هەر لایەنێک بۆ خۆی دابەزیوە تا هەڵبژاردنەکان و خۆی استحقاقی خۆی هەیە، حتمما گفتوگۆی زۆرتی دەوێت، بەڵام ئەوەش بۆتە هۆی ناڕەزاییی زۆر نەشەقام و لەلایەن ڕاگەیان کارەکان و لەسەر پەرلەمانتارەکان و تا ڕادێکی زۆر نیگەران بوون لێیان. ئێمە زۆکو سەرۆکی فراکسیۆنەکان و نوێنەرەکانیان و نوێنەری پێکهاتەکان یا با بڵین فراکسیۆنی پێکهاتەکان لە پەرلەمان کۆبوونە بۆ گفتوگۆکردن لەو بارەیەوە کە مناشەدە و داوا لە حیزبەکان و لایەنەکانی گفتوگۆکاری پێکهێنانی حکوومەت بکەین کە هاتی زووتر دەسوبرد بکەن و چیتر ئەو بارودۆخە با پەرلەمان بێدەستەی سەرۆکایەتی نەمێنێت، چونکە هەم کاتی جێبەجێکردنی و یاخود با بڵین بڕیاردانە لەسەر بودجەی هەرێمی کوردستان و لەلایەکی دیکەش بڕێک لە پرس و کێشە لە هەرێمی کوردستانە هەم پێویستی هەم بە حکوومەت هەیە و هەم بە پارلەمانیش هەیە و کۆمەڵی یاساس چاوەڕێی کارەکانی پارلەمانەکە. ئەو ماوەیەکی زۆرە، بۆیە کۆبوونەوەکەمان جگەلەوەی کە ئاڕاستەکردنی ئەم داخوازیە بوو پێکەوەش گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە ئێستا لە دانیشتن و بەیەکگەشتمان بەردەوام بێت و لەسەر خەت بین بۆ ئەوەی کە هەر گۆڕانکاریەک و هەر وەرچەخانێک لە ڕووداوەکان هاتنە پێش ئێمە وەکو پارلمانتاران ئامادەی ئەوین کە بڕیارێکی گونجاوی دەربارە وەربگرین. بەڵێ بەڕێز ئازادگۆران دەکرێت جەنابیشت هەڵوەستی خۆتان ڕابگەێنن، بە تایبەتی بخۆتان دەزان کە یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە هێندێک داخوازی هەنا و پێی دەستگاکانی ڕاگەاندن. جەناب دەتوانێت زیاتر بۆمانشی بکەیەوە کە بۆ نمونە پۆستی جێگری سەرۆکی حکوومەتیان دەوێت. ئایا ئەم پرۆسەیە تەقیوە لەسەر داخوازیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یان لێت تێگەشتنی جەناب لەسەر ئەم ئەوەی کە پرۆسەکە زۆر بەس لەسەر خۆی بەڕێوە دەچیت چییە؟ بەڵێنا من پێم وایە تقیمی دۆخەکە ڕەبتی بە داواکاری یەکێتی یاخود داواکاری هیچ سیاسی نیە، بەڵکو پەیوەستە بەو قۆناغە تازەی کەوا لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە. بەڵگە بۆ قسە ئێمە لە هەرێمی کوردستان 4 نمونەی ئینتیخابیمان هەیە کە لە کوردستان کراوە. ساڵی 92 حکوومەت دروست بۆ لە ڕێگەی 50-50 نێوان یەکێتی و پارتی. دووەم تەجروبە ساڵی 2005 بۆ کەوا حکوومەت دروست بۆ لە ئەنجام سیاسەکان کە پێش انتخابات هەموو هێزە سیاسەکان یەک بەرەی انتخابیان دروست کرد بوو بۆ چارەسەرکردن و ئیدارەوە بە یەکەوتونی انتخابات و دوای انتخاباتش فەوری بە یەکەوە هەمویان حکوومەتیان دروست کرد. ساڵی 2009 نمونەیەکی حکوومەتیمان هەیە کە دیسان یەکێتی بە یەکەوە زۆرینەیان هێنا
و فەرقێکیشی هەبوو کەوا بەشێک لەلایەنەکان خواستی خۆیان بۆ بەشداری حکوومەت کە بەشداری حکوومەت ناکەن دەربڕی و خواستی خۆیان بۆ بەرەی ئۆپۆزیسیۆن ئیعلان کرد. بەڵام ئەم نمونەی ئەمدارە کە نمونەی کاری هەوڵەکانی کوردستان جیاوازە لەگەر هەر سێ شێوازی هەڵبژاردنەکەویش ئەوەیە یەکەم شت دوو هێز کە یەکێتی و پارتی بە فورتی حکوومەت دروست ناکەن ئەمە جیاوازی هەر سێ هەڵبژاردنەکانی کە هێزەکان ئەمدارە بەلیستی جیاواز دابەزین کە ئەمە جیاوازە لەگەڵ ساڵی 2005 و ئەمدارەی هەموو هێزەکانیش خوازیاری بەشداریکردنی حکوومەتن کە حەقێکی شەرعی هەموو هێزێکی سیاسیە کەمەش جیاوازە لەگەڵ ساڵی 2009 بۆیە ئەم دوو مۆدیلی سیاسیە پێکینانی حکوومەتە یەکەم دارە لە هەرێمی دێتە ئەراوە کە حکوومەتێکی بنکەفراوانی هەموو هێزە براوەکان بەلیستی و هەموو هێزە براوەکانیش بیانێ بێنێ حکوومەتەوە لەبەرەی ئۆپۆزیسیۆن بووندا نەمێنەوە. ئەمە وای کردو مۆدیلە تازەیە شتێکی تازە بێ کە پێویستی بە وەخت و چاوەڕوانی زیاترە ئەم وەخت و چاوەڕوانی زیاترە لە لای خەڵک و لە لای هێزە سیاسیەکان و لای میدیاکاران تا ڕادەیەک بۆتە هۆی تێڕامان و جێگای ڕخنە. ئەگەرچی ئێمە وەک کاک مەولود گوتی هیچێکمان خۆشحاڵین بەم دواکەوتنە و هەمووشمان نیگەرانین چونکە ئەرکمان زۆرە کارمان زۆرە و گلەی خەڵکمان لەسەرا بەڵام واقعی سیاسی ئەم دۆخەی هەرێمی کوردستان کە مۆدیلێکی تازەی قۆناغێکی تازەی سیاسیە ضرورەتی ئەوە دەخوازن کەوا با بڵێن گفتوگۆکان زیاتر بخایەنی لە نێوان هێز لایەنە سیاسیەکان و ئەمە وای کردووە بەڕاستی شێوازی پێکینانی حکوومەتی ئەمدارە دوا بکرد. بەڵێ ڕوودا هەرێمی کوردستانی ڕاق دەکەین لەوێ جۆگری بەڕێزمان فەرهەنگ گۆمەشینی دەگەڵمانە. فەرهەنگە یەکەم ئەم دەمت باش پێم خۆش بۆ بزانین ڕای جەنابەت وەکو هاوڵاتیەکی کوردستان کە دەنگیشت داوە چییە لەسەر مەسەلەی و پاشخستنی حکوومەت؟ ئایا بە شتێکی ئاسایی دەبینی یانیش هەڵوێستان چییە؟ کاک فەرهەنگ فەرموو کوتم پێم خۆش بزانم هەڵوەستی تۆ چییە ینی وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان ینی لەسەر مەسەلەی و پاشخستنی حکوومەت دیارە دەنگێکیشت زۆر خراپ دێت کاک فەرهەنگ؟ بەڵێ بەس دەگە تەلەڤیزۆن یانیش ڕادیۆ لە لای ئێوە پێکراوت کا دەنگەکەی کەمکەنەوە. فەرموو. بەڵێ کاک فەرهەنگ فەرموو. بەڵێ دیارە من دەراتنی میوانەکەتان دەکەم بەر لە هەر شت تەورەکەتان تەورێکی گرنگ و حەساسە بەرلەوەی ئێمە باسی ئەو کابینەی تازە بکەین باسی کێشەکان و هۆکارەکان و لەمپەرەکانی بەردەم دروستکردنی کابینەکە بکەین من لەگەڵ قسەکانی کاک گۆران کۆکم شێوازی ئەمجارە تەشکیلی ئەمجارە داخەڵبوون و هاتنەناوەی ئەمجاری حزبەکان جیاوازترە لە هەڵبژاردنەکانی تر بە دلیلی ئەوەی کە ڕەنگە ئەمجارە ئۆپۆزیسیۆن کە داخەڵ بوون و تەماعیان زۆرە و دەیانەوێ وەکو مامۆستا گۆران ئاماژەی پێکرد کە حەقێکی شەرعی و طموحی خۆشیانە طەبیعیە بەڵام ئەوەی لەسەر ئێمە یان بە چاودێری ئێمە یان بەڕای ئێمە یان پێمان وایە بەشێک لە غوبن هەست پێ دەکەین لە ئاستی ئەو هەموو دەنگۆ و ئەو هەموو مینبەرەی کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت ئەو هەموو دەنگێ دلێرەی کە باز لەوە دەکرێت کە ئایا بۆ یەکێتی لەمپەرە بۆ یەکێتی هۆکاری پێک نەهاتی حکوومەتە کاکە خۆی یەکێتی نییە تا ئۆپۆزیسیۆن بە مۆدێلێکی پێر دێن نافەڵ دەبن ئەوەش کاری دەوێت کاری دەوێت جوتی دەوێت ئەمان ئەگەر باسی ئەوە بکەن کە یەکێتی هەرقەلەیە گۆڕان ئەڵێ من نوێنەری خەڵکی کوردستانم و گۆڕان دەڵێ من ژمارە دوم لە باشە فەرموو پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هێزی یەکەمە پۆستی دووەم کە سەرۆکایەتی پەرلەمانە با بۆ هێزی دووەم بێ بۆ گۆڕان بێ پۆستی ژمارە سێ کە جێهری حکوومەتە با بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و ئەحزابی ئیسلامیش بە یەکگرت و بە کۆمەڵ بۆوانی تر کە دەنجار هێناوە با بە حەزم و قورسایی خۆیان داخڵ بن لە کاتێکدا ئێمە ئەوە دەزانین و دووبارەشی دەکەینەوە قسانە لەگەڵ ئەوەنی ئێمە سیاست و کوردایەتی وەپەنێت بە سەر خەڵکدا بفرۆشین بەڵام ئایا ئەگەر ئەمڕۆ تعامل لەگەڵ یەکێتی بکرێ بە حزمی کورسی ئەمە ڕەوای حەقە ئەی باسی ڕابردوو تێکۆشان و خەبات و ئەمزادی سەروەری بکرێ ئەمە ناکرێ ئێمە بە بماسی خۆمانی بزانین من لێرەدا ئاخر پرسیارگە وەکو پرسیار کاک مەولود باوەمرانی دەکەم ئەوە خێرە معارەزە ئەیانەوێ داخەڵ بن ئەوەی کە خۆیان بە حەقی خۆیانی دەزانن بەڵام خێرە دەڵێن یەکێتی عەرقەرە لە بەردەمی پرۆسەی پێکهێنانی کابینی هەشت و ئەبێ یەکێتیش بە تەنیا
بەپێی حجمی 8 مامەڵی لەگەڵ بکرێت واتە من بەڕەوای نابینم بەڕاستی هێرشەکان ناڕوان لە سەرۆکیەتی بەتەنیا هۆکارە بۆ پێکهێنانی کابینی هێشتا. بەڵێ زۆر سپاس دەکەم فەرەنگ گۆمەشتینی بەڕێز مەولود باوەمراد فەرموو. والله من لە دوور و نزیک نا بەندەوە سەرۆکی فراکسیۆن و نە حیزبەکەمان و نە ئەندامانی مەکتەبی سیاسی بۆ ڕۆژێک و بۆ ساتێکیش شتیوامان نەوتوە کە قسێ بەلانی کەم لە ڕووی ئەخلاقی و بێزارکەر بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئێمە پێمان وایە کە یەکێتی لەگەڵ ئێمە مفاوەزات ناکات لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان مفاوەزاتەکە و ئەوانن جوابگوی ئەوەن کە خواستەکان و داواکانی برادرانی یەکێتی نیشتیمانی بەراوردە بکەن. من بە پێچوانی کاک فەرەنگ هەمیشە پێم وا بوو ئەو تەوسیاتەشم بۆ کۆمەڵێک خەڵک هەبووە لە پشتەوەی برادرانی یەکێتی پێم وتون کە یەکێتی ئێستا لە ڕووی ئیدارە و لە ڕووی مال و لە ڕووی عەسکەر و لە ڕووی ئەوە لە زۆنێکی تایبەتیایە و ئەبێ هەموو لایەک چاومان لەوە بێ ئەم یەشم بەخوا فرۆشتۆ بە کاک فەرەنگ و یەکێتی نەفرۆشتۆ بەڵام ئەوە حەقیقەتێکە نەک پێچەوانەکەی ڕازیەکە ئەیڵێ و هیوادارم ینی ئەگەر کەسێکی تر گلەیەکە ینی ئەم جارە بە تاوکراوەی سەرچاوەی گلەیەکە ببینێ. ئێمە لانی کەم بای ئەوەندە ئەخلاقیەتی سیاسی خۆمان ڕاگرین کە ئێمە دە کورسیان هەیە و تەرەفی مفاوەزات نین و ئەگەر کێشێکی شەبێ ئێمە تیان خەڵک بەعەکس ئێمە هاوکار و یارمەتی دەرین ئەگەر پرسمان پێ بکرێ بێنە سەر خەت لەو مۆزوعە ئێمە وەکو یەک تەرەفێکە مفاوەزە و یەک کردی مفاوەزاتی خۆمانمان تەواو کردو و ئەو ئیشتیاقاقی بە حەقی خۆمان ێزانین داوامان کردو و تەواو بکن ئەمە کە ئێمە ببینە تەرەفێک بۆ گلەیکردن لە یەکێتی نیشتیمانی وەڵڵاهی پێچەوانەکەی تەواو ڕاستە ئێمە خۆم سەرۆکی فراکسیۆن و حیزبەکەش مۆزوع حیزب بە بەردەوانی هەوڵ ئێوەمان داوە کە ئەمە چارەسەرێکی ڕێکوپێک و واقعیانە و حەقیقی بۆ بدۆزێتەوە. بەڵێ کاگازات دڵنیام دەنابشت جوور لێ بووە کە ڕەخنەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە بەدوولا دەتوانین بڵین یەکە گرەوانەیە کە بەو شێوەیە کە کاک فەرهەنگ کوتی نابی بە پێی حەزم و قورسایی یەکەتی نەی ئێستا بە پێی ڕابردووی هەڵسوکەوتی لەگەڵ بکرێتن هێندەگلانیش دەڵێن دەبی یەکەتی دان بەوە بنێتن کە ئێستا بۆتە هێزی سێهەم و بەو پێەیە هەڵسوکەوتی لەگەڵ ناکرێتن. خۆتان ینی وەکو یەکەتی نیشتیمانی کوردستان چ چاوەڕوانیەک دەکەن چ ڕۆڵێکتان هەبێتن لە پێکهێنانی حکوومەت لە حکوومەت لە بەڕێوەبەری لە ئیدارەدا مەسەلە هەر تەنها پۆستێک نییە خۆ ئێمە بە تەکید لە یەکەم ڕۆژەوە گوتمانە ئێمە هێزی سێمی لە کوردستان و بە شانازیشەوە دەرئەنجامی انتخاباتمان قبول کردووە و یەکێشین بە شانازیشەوە کە یەکەم دانیشتنمان لەگە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کردیا پێداگیری ئەومان کردووەکەوە ضرورە هەموو هێزە سیاسیەکان بۆ قۆناغی ئەمڕۆی کوردستان بەشداری حکوومەتداری بکەن و حکوومەت تەنها لەلایەن یەکێتی پارتیەوە پێک نییە و پاوان نەکرێ و بەڵکو هێزە سیاسیەکانیش ئەگەر ئێمە قسەمان لەسەر خزمەت و چاکسازی با بێن ئەوانیش مەسئولیەتانی ئەم قۆناغە بگرتنە ئەستۆ و بەشدار بن تیایدا و بەشێک لەو گلەیانەی کە ئەگەر بکرێت لایەنەکانیکە من لێ گرتوم گوێ لێ نەبووە من تەئیدی قسەکانی کاک مەولود دەکەم بەڵام بە تایبەتی برادرانی گزوتنەوەی گۆران و لەسەر زاری ئەمیری کۆمەڵی ئیسلامی زۆر جار پەلەیان یاخود ئیتیهامی یەکێتی دەکەن لە کاتێکە یەکێتی قسەیەکی لەسەر خواست و داواکاری وان نەبووە کە مەرجێکی نەبووە بڵێ نابێ گۆڕان بەم شێوەیە بێتە حکوومەت یاخوا نەخواستە کۆمەڵ بەم شێوەیە بێتە حکوومەت بەڵام یەشەشی و پارتی اتفاقێکی استراتیجیان هەیە و پارتی حرەکەی مفاوەزاتی دەست پێ کردووە بۆ گەورەترین لێز و لە هەمووشیان لە ڕووی التیزاماتی سیاسی لە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکا و یەکێتی لە ڕابردوودا ویلایەتی سەرۆکی هەرێم بەپێی ئیتیفاقا بەپێی ڕێکەوتنامەی استراتیجیە بەپێی ڕێکەوتنی دووقۆڵی سیاسیە ئەم ئەرکەی جێبەجێ کردووە ئێستاکە ئەم هێزە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە مەطلب و داواکاری خۆی حقی خۆیتی بێداوا بکاتن لە لایەنی پارتی دیموکراتی کوردستان و ئەمە نەکی تێزێک نابێت گلەی هەبێ و تێزێک بۆ گلەییشی هەبێ و باسیشی بکاتن چکەمە لە نەتیجەی یەکێتی ئاەتەن
پێداگیری ئەم مافانە دەکات و یاخود چۆن دەستبەرداری دەبی و پارتیش چۆن لەم مافانە دێتە پێش ئەمە ڕفتی بەو دوو دانیشتنە دوو قۆڵی یەکێتی پارتیەوەیە چۆن پارتی و گۆڕان پارتی و یەکگرتو و پارتی و کۆمەڵی ئیسلامیش بە هەمان شێوە داواکاری و شێوازی گفتوگۆ و مناقەشەی خۆیانیان هەیە کە ئێمە قسەمان لەسەر نییە بۆ ئەمە زۆردا قسەکە لەسەرەوەی کە گلەیەکە بۆ تەدەخولی ئەم مەطلب و داواکاری یەکێتی دەکرێت کە ڕەبتی بە لایەنەکانی هیچ لایەنێکەوە ڕەبتی بە یەکێتی و پارتی خۆیەوە هەیە بەڵام هەندێک برادر کە وەک سەرەتا باسی کرد چێبوون تەدەخولی دێنە ناو ئەم حالەتی وردەکاریەوە جگە لەوەش کە قسە لەسەر ئاستەنگ دەکرێت تا ئێستا دوای ئەوەی یەکێتی مەطلبەکانی خۆی خستیتە ڕوو کۆبوونەوەی چ نەکراوە پێمان بڵێن کاکە یەکێتی ئەڵێ یان ئەمە داواکاریانم جێبەجێ دەکرێیان من تێک ئەدەم و نایەمە حکوومەت وا ئەەکەم و تا ئێمە بینە ناو لایەنەکانەوە بەڵام هەموو کەسێک لە مەسەلەی مفاوەزاتە گەورەترین سەقف داوا دەکات دوای لە دانیشتەکانی کێک ئەڵێ مەزاری معاملەشی تیا لە کوردەواری دەی گفتوگۆ دەکەی واز لە داوای کاریەکە دەی لە پێناو شتێکا لە پێناوی بەرژەوەندی گشتیا لە پێناوی بەرژەوەندی لە وەرگرتنی پۆستێکی کەیە بەڵام خۆ تۆ سەرەتا داوای بەرزترین سەقفی خۆت دەکەی ئێمەشتیش سەقفە باڵاتەی خۆی داوا کردو لە مەسەلەی مفاوەزاتە دا خەڵکێک بە حەقی یەکێتی ئەزانێ نازانێ ضروري وقصر لسروقات كإما لمفاوضة داية لنا مثلا دانوسانا كان ولا نتيجة دانوسانا كان دزاني كأوبوستاني إما وري يجري چەند شایفی خۆمان دەزانانی یا نازانین بەڵام گرنگەوەیە دانوسانی یەکێتی و پارتی لەسەر بنەمای دوورخستنەوەی هیچ هێزێکی سیاسی و معاملە و کڕی و فرۆشتنی خوانەخواتەی هێزێکی سیاسی نەبی کە ئەمە خەتەر و عیبەیەکی گەورەی حیزبی و نیشتیمانی. بەڵێ زۆر سپاس دەکەم جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشهاتەکانە ئەندامانی پەرلەمان ئازاد گۆران لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان مەولود بامراد سەرۆکی فراکسیۆن یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان لەگەڵماندان تەلەفۆنێکی دیکەش وەردەگرین بەڕێز ئاراس برادۆستی دەمێکە لەگەڵمانە کاک ئاراس پێم خۆش بوو جەنابەت ڕای خۆت دەربڕی وەکو هاوڵاتی کوردستان سەبارەت بە وەکو دەگوترێت مەسەلەی وە دواخسترانی پێکهێنانی حکوومەت لەو بارەی ڕاتچیە فەرموو. زۆر سپاسی بەرنامەکەتان دەکەم بە خێراتینوانە بەرزەکانش دەکەم ئەوەی من تێبینیم کردی وەکو تێبینی خۆم دەربارەی پێکهێنانی حکوومەتی هەرێم هەموو لایەنەکان بە بیرکردنەوەیەکی کەسکی حزبانە سەیری پێکهێنانی حکوومەت دەکەن و هەر یەکێک داوای استحقاقی زیاتر لەو ڕێژە کوردستانە بەدەستێنیانەوە دەکەن ئەگەر بێت بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر 50-50 لەگەر پارتی دیموکراتی کوردستان پێکهێنانی حکوومەت و چەندین حزبی تری بچووک حکوومەت پێکهێنان بەڵام بەهۆی ئەو هەڵبژاردنەوە و گۆڕانکاری زۆر گەورە لە ڕێژەی کوردچەکان پێکهێنانی حکوومەت تاخیر بووە و هۆکارەکەشی گۆڕانکاریی گەورە ڕووی داوە لە ناو هاوکێشی سیاسی کوردستان بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان نیو بەقەدەر کورسی پارتی دیموکراتی کوردستانش کە هاوبەش بوو فرتی بە فرتی لە کابینەکانی ڕابردوو حکوومەتی لەگەڵ پێکهێناوە ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر پێکهێنانی حکوومەت و هێزی ئۆپۆزیسیۆنش کورسیەکی زۆریان هێناوە لە پەرلەمان ئەمەش تەوری خۆی هەیە لە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینە هەشتم بەڵام یەک پرسیارم هەیە بۆ بەڕێز کاک مەولود ئەگەر بێت و کاک مەولود وەکو یەکگرتوویان وەکو چاودێرێکی سیاسی بکات پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتێکی سەرکەوتوو کردەوە یان بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن سەرکەوتنیی زیاتر بەدەستێنێ حکوومەتێکی سەرکەوتوو استقرار و ئارام پێک دێنرێ ئەگەر یەکێتی بەشدارکە باشتر بێ یان ئۆپۆزیسیۆن بەشدارکە بەس بە بێلایەنینی جواب بداتەوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دەکەم کاگەرەس بەرز مەولود بامراد فەرموو. لە ڕاستیدا ئەوە حقیقەتێک وڵاتە چەند ساڵە بە شێوەی زۆن بەڕێوە ئەچێ ئەگەر چی لەسەر کاغەز و لەسەر نووسرا و لەسەر پەڕە و لەسەر گوتاری سیاسی ئەو حکوومەتە بەڵام لە حقیقەتا بەڕێوە بردی لە دوو زۆنی زەرد و سەوزایە ئێستا ئەوە چەند زمانێکە ئەو مەملەکەتە هەم داهاتی و هەم ئیدارەی و هەم بەڕێوەبردنی و هەم دەستگای ئەمنیەتی و دەستگای پۆلیسی پارەوان و پۆلیسی سەوزەوان و هەموو شتێکدا بەش کراوە لەسەر دوو مەنتیقە ئێستا کە ئێمە هەموو لایەکمان ئیرادەی ئەومان هەیە بەشداری بکەین لە حکوومەتە و حکوومەتێکی بنکە فراوان بێ ئەم وای نابین هیچ لایەک لەو حکوومەتە بکرێ دەرەوە ئیستیقرار دروستە بێ یان نائیستیقرار بەڵام ئەگەر هەم کۆمەڵێک ئیرادەی خۆیان
کاک مەولود دەنگم دێ بەڵێ ئێستا تۆزێ باشتر بوو گەر بە ئەرک نەبێتن بە تایبەتی دەتوانین دەک شوێنت بگۆڕی بۆ کە دەنگ جەنابەت جوانتر ببیستین فەرموو لە ڕاستی هەموو لایەکمان کوردستان حکومەتی حکومەتێک و گۆڕانکاری لەناوانەی سەکە بگرێ ئێستا لە عێراق لە سووریا لە دەوڵەتمان نائارانی هەیە ئەنواع و ئەشکا و کێشە ڕووی ئەو هەرێمە دێتەوە لەوانەیە بۆ ئەم حکومەتە بگرێ بۆ ژۆکولایانی ئۆپۆزیسیۆن تاری معارض خۆمانماندا ئێستا نۆرەی ئەوەیە کە ئیرادەیەکی سیاسی پیشان بدەین بۆ چاکسازی لە حکوومەتی هەرێما پێم وایە کە هەموو لایەکمان بەشدار بین معارضە لایەنی ئۆپۆزیسیۆن بە ئیستحقاقی خۆی بەشدار بێ بە دنیای حکوومەتەکەەوە قەرگرتووترە بێ و ئیستقلالی زیاترە بێ ئەوەش ناکاتە ئێمە بەشدار بایەکێتی نەبێ یا ئێمە بەدیری یەکێتی بێ یا یەکێتی بەدیری ئێمە بێ بەڵکو مادەم هەموو لایەکمان بڕیارمان داوەکەم حکوومەتێکی بنکە فراوان بێ و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دەسەڵاتی دەڤەری سەوز ئەویش ئامادەیە و ئەوێت لە حکوومەتە بەشدار بێت و ئیستحقاقی خۆی هەبێ من پێم وایە کەسمان بەدیری کەسمان بین بەڵکو هەموومان ئامادەی ئەومان هەیە کە حکوومەتێکی بنکە فراوان پێشکەش بێنە پێشێ و تێک بهێنرێ حتما استقلال لەوەدایە کە هەمومان پێکەوە بێت. بەڵێ بەڕێز ئازاد گۆران دەکرێت جەنابەت باسی ئەو بکەی ڕاستە هێشتا حکوومەت پێک نەهاتوە بەڵام دیارە هەر لایەنێ بەرنامەی خۆشی هەیە بۆ حکوومەتە بنکە فراوانە بەڕای جەنابەت خاڵەکانی هاوبەشی لایەنە سیاسیەکان چ دەبێتن کە دەست پێ بکەن وەکو چاکسازی مەسەڵەن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەسەرەی گەندەڵی ینی لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان چ شتێک بایەخی زۆری هەیە بۆ کابینەی داهاتوو؟ بەڵێ بەتاکید دیارە بەرنامەی هەموو هێزە سیاسیەکان لە ئینتیخابات بەرنامەی جوان بۆ کۆمەڵێک بەڵێنی جوان و گەورەی بە خەڵک داوا و من پێم وایە لەو بەڵێن و لەو داواکاریانە زۆربەی هێزە سیاسیەکان خاڵی هاوبەشیان زۆرە هەمومان قسە لەسەر بە موەسساتکردنی ئەم هەرێمە دەکەین هەمومان لەسەر قسە لەسەر یەخستنەوەی حکوومەت و نهێشتنی زۆنەکان دەکەین هەمومان قسە لەسەر مەسەلەی چاکسازی و سەربەخۆیی دادگاکان و تەفعیلکردنی داواکاری گشتی دەکەین بەڵام ئەگەر بە تەحدید قسە لەسەر داواکاریەکانی یەکێتی بکەم و یاخود ئەوانەی لای یەکێتی گرنگە یەکەم شێت لای ئێمە لەبەروی قوربانیمان لەسەر داوا مەسەلەی پرسی هەموارکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان پرسێکی گرنگە و ئێمە وەک فراکسیۆنی سەوز پرۆژەیەکمان حاضرە بۆ هەمواری پرۆژەیە لە پەرلەمانی کوردستان پێشکەشکەی و گۆڕانکاری لە سیستەمی سیاسی ئەم هەرێمە لە سەرۆکاتیەوە بۆ پەرلەمانی دیسان داواکاریەکی زۆڕە لای ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەشەمان بۆ کردووە کاری لەسەر بکەین و پاکێجێکمان هەیە بۆ سەربەخۆکردن و دەستکاریکردنی یاساکانی ئەنجومەنی داوادوەری داواکاری گشتی بۆ تەفعیلکردن و سەربەخۆکردنی ئەم داوامەزرانەوە پاکێجێکمان هەیە لەسەر نەفت و گاز کە تیایدا یاسای نەفت و گاز لە هەرێمی کوردستان دەرچووە بەڵام پێویستی بەوەیە پێنج شەریکەکە لە هەرێمی کوردستان لەگە دوو سندوق دەرچێ بۆ ئەوەی ئەم مەسەلەی نەوت بە موەسساتی بکرێ و سندوقەکانی داهات نەوت و شەریکەکانی کوردستان بۆ دۆزینەوەی نەوت و بەدواداسوونی نەوت و هەموو ئەوانەی لە یاساکەدا دەستنیشان کراوە دابمەزرێەوە کەسەکانی بۆ دابدرێ و پرۆسەی نەوت زیاتر بە دامەزراوەی و زیاتر شەفاف بکرێ بۆ ئایندا ئەمانە کاری گرنگن و پێم وایە ئەو خاڵانی کە لای ئێمە هەیە لای زۆربەی هێزە سیاسیەکانی شەیە و لەباری کۆمەڵایەتیدا ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکی سۆسیال دیموکراتی مەسەلەی با بڵێن سۆسیال لە لای ئێمە خاڵێکی گرنگە کە ئەمانەیە مەسەلەی سۆسیال ڕێکخینەوە هەموو ئەو موچە و هاوکاریانەی دەکرێت و بەشێکی کەشکە دەچێتە ناو زمینی سۆسیالەوە بە مەسەلەی بیمەی تەندروستیە کە ئێمە لە خولی ڕابردوش پرۆژەمان بۆ حاضر کردووە و ئەمانەوێت ئەمجارە هەر چۆنێک بێ ئەگەر بە شتێکی سەرەتاییش بێ هەنگاوێک بچینە پێشەوە لە بواری بیمەی تەندروستی کە ئەمانەش هەنگاون بۆ خزمەتکردنی خەڵک لە بواری سۆسیالدا. بەڕێز مەولود بە ئەمرات جەنابەت ئایا شتێکی جیاوازیتان هەیە لەگەڵ ئەو خاڵانەی لەلایەن بەڕێز ئازاد گۆران باس کرا وەکو حیزبێکی ئیسلامی ئایا ئەویش باسی بۆ چوونێکی سۆسیالیستی دەکات؟ ئێمە قسەمان لەسەر ئەو خاڵانی کە کان گۆران وتی ڕەنگە هەمومان بە شێوەیە لە شێوەکان لە بەرنامەی هەڵبژاردننا باسمان کرد بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەمانەیە لە فەی ڕاوەسی بەڕاستی پرسی هاوڵاتی بوونە کە حقیقەت دەستێوەردانی حیزب هەموو دام و دەستگاکانی حکوومەتە هەم ڕۆحی بەدامەزراوەبوونی کوشتووە هەم ڕۆحی یاساسەرۆریشی کوشتووە ئەوەی کە لای ئێمە گرنگە ئەوەیە بە چ ڕێگەی بە چ یاسایەک و بە چ ئیجراعاتێکی ئیداری قانونی ئەتوانین بگەینە ئەوەی کە هاوڵاتی بوون لەم هەرێمی کوردستانە ببێتە حقیقەت و جێی هاوحیز چۆڵکا و بەم
بەڕێز مەولود باوەمراد دیارە دەنگی جەنابەت زۆر بە جوانی ناویستین چەند دەقەیەکمان ماوە. بەڕێز ئازاد گۆران، با بگەڕێنەوە سەر مەسلەی پێکهێنانی حکوومەت هەروەها بە خۆتان زان عێراق و هەروە هەرێمی کوردستانیش هەڵبژاردننی پارێزگاکانیان لە بەردەمە لە کۆتایی مانجی 4 هێندێک دەڵن کە لەوانەیە بە مەبەست بێتن لایەنە سیاسیەکان، هەڵبەتە پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتی ئەو هەوڵانە دەکات نیان هەوێتن کە پەلە نەکەن لە پێکهێنانی حکوومەت. ئایا شتێکی وا هەیە کە ینی گفتوگۆکان ئەوەندە بە گوڕ و تین نینە، هێندێک جا بەڕێوە دەچن، هێندێک وەکو دەڵێن پشوێک دەدرێتن، ینی بەو شێوەیە بیتن ینی دەبی چاوەڕێ بکەین کە کەی حکوومەت پێک بهێنرێت؟ ئێمە هەمومان ئەو ملاحەزەمان گوتووە هەم لە کۆبوونەوەی فراکسیۆنەکان هەم لە میدیا کە من سەرەتا خوێندنەوەی خۆم دەربڕی کە قۆناغەکە پێویستی هەنگاوانە هەیە وە شتێکی سەرەتایە، بەڵام گلەی ئەوەشمان هەیە کە مەسەلەی گفتوگۆکان بەڵێ بە خاوی دەڕوا بەڕێوە و ئێتیمامێکی جددینیە زۆرزار بۆ کۆبوونەوەکان کە کۆبوونەوەیەکدا دەبڕێ هەتا مودەیەک دەست پێ ناکاتەوە و لەسەر سەفەرکردن و مەشغوڵبوونی بەرپرسێک یەکێک ئەندامێکی شاندێک کۆبوونەوەکان تاماوەیەکی زۆر دەوەستێ. ئایا ئەمە بە بەرنامەیە ئەم دواخستە یاخود خەمساردیە؟ ئەمە بەڕاستی وەڵامەکە لەوانەیە هەر حکمێک بدەین لە شوێنی خۆی نەبێ، بەڵام بەتەکید ئەم خەمساردیە هەیە لە مەسەلەی دانوستان. ئەو ڕۆژە لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکانیش باسم کرد، لەوانەیە بەشێکی ڕەتی بەوە بێکەوە حکوومەتی ئێستا بەپێی ڕەئیەکی ناقانونی زۆر نامەنطقی مەجلسی شورا کە داوێتی بە حکوومەت ئەڵێ ئەم حکوومەتی تەصریفی ئەعمال نییە، حکوومەتیش تەصریفی ئەعمال نەبووە تا هەموو دەسەڵاتێکی هەیە کە هەموو دەسەڵاتێکی هەبوو خوا لەوە باشتر نادا، هەموو دەسەڵاتێکی هەیە هەمیش ڕەقیبی نییە کە پەرلەمانی کوردستانە سۆ پەرلەمانە ناتوانێت ڕقابە لەسەر باشە. کاک ئازاد بەداخەوە لەوە زیاتر مامان نییە، 30 سانێمان هێشتەوە بۆ کاک مەولود باوەمراد. کاک مەولود بە خۆت دەزانی لە پەرلەمانتەرەکانی پێشوو گلەی دەکرا کە لە سەرکردایەتی حیزبەکانیان هەرچیان پێ بکوترێتن ئەوانش جێبەجێ دەکەن. 30 سانێت جەنابەت بەختت هەیە بەڕای جەناب لەو پەرلەمانەی ئێستا جیاواز دەبێتن لەگەڵ پەرلەمانەکانی پێشوو؟ لە ڕووی پێک هاتەوە جیاوازە، بەڵام هیواداری لە ڕووی کارکردن و لە ڕووی کارکردنی ناو پارلەمان و لە ڕووی شێوازی دەرکردنی یاسا و لە ڕووی شێوازی جێبەجێکردنی ئەرکەکانی پارلەمان کە بریتێ لە بوجە، بریتێ لە چاودێری، بریتێ لە دەرکردنی یاسا، ئێمە لە ناو پارلەمانە ئەتوانین تێبگەین کە ئایا ئەو پارلەمانە لە ڕووی کارکرد و جیاواز لەوەی خۆناخی ڕابردوویان نا، بەڵام ئەوەی کە جیاوازە ئەتوانین ئێستا بڵین جیاوازە ئەوەیە کە دەنگ و ڕەنگی جیاوازی هەموو کوتلەکان بە هەڵبژاردننی ئازادی خەڵکی هاتوونکە پێشێ وهی توافقات و اتفاقات نین، هەمویان دەنگی خۆیانەوە، هەمویان بەڵێ زۆر سپاست دەکەم. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز مەولود باوەمراد، سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان، و بەڕێز ئازاد گۆران ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.